و چند بی ام جور و بینج بر ویروسه ما گودی در که این بچیکاب چه داره خینو ما سحکری نه روزا خود بیاق و قربالغ جنابی ما قصاوی دوری کرو ما بسیار دور برکت منطقه امینش نیک ام سرکتین ام هاتین خودی منطقه با گله خوشه کیفا بچیکای هاتی و جای خو بدل کنو و ام جیبه که جنک المال خودی بهنا ما جتانگد بتن ام هاتین ویری منطقه تاني خوشه منطقه جای خوشن و بفره و جایی که خوشه راستی چی رانی چی جوکی گله خوشه ماش عائله داری خسین خیزان ناوه بفره کیف خوشیوانا روزی تو سا امین و آزادی دستمنا کردن زیبزی بس این دکجات آیشه چت بن مسابقه گنجا انسارا زیده خبصه چت کنو سر عکازیدت کن مروف نپش راست هر جایی که بجتی یعنی گله جد خوشتر سیدر هی منش هم هاتو چونه بکنش بر خبصه ترومبیلا تا خواهد یکش خالقی کنه ویدش زیده نکن مخابنی نبود سبب آریشا با خالقی مشکلات چه نبود خلی لیژنەی تیپەملەکانی ڕواندز سەر بە ناوەندی لاوانی ڕواندز کە پێکاتوە لە دەتیپ و بۆ دێرینەکان کردووە لە چۆمان تاکو و شەقڵاوە بە میوانداری تیپی دێرینەکانی بنەسڵاوە و دەستپێکی خولە ئەمڕۆ یەکەم یاری خولەکەیە لە نێوان دێرینەکانی بنەسڵاوە و دێرینەکانی چۆمان. وارە ئایا أني عمين السنة لیژنەی تیپەملەکانی ڕواندز بە هەماهەنگی توانیان خولێکی دێرین بکەنەوە کە تێدا چەند تیپێکدا بەشدار بوون کە یاری یەکەمیشان لە مابینی بنەسڵاو تێدا میوانداری کرابوو بنەسڵاو چۆمان بوو لەو یاریەدا سیستەمێکی نوێ بەردەستەکرا ئەویش بە دانانی سیستەمی ڤار لۆ هەر حاڵەتێکی نەخوازراو یاخود بڵێن یاخود حاڵەتێکی نەبینراو کە کەسێکی تایبەت دەستنیشان کراوە بۆ دووبارەکردنەوە یاخود بڵێن ئەو حاڵەتێک کە لە ڕابردوودا ڕوویداوە. زمین برو بنار نارو زمین او تو بهی ناراستەوە زستانی یارە سەختە زستانی یارە لە پاش 2011ەوە کەمێک باشتر بوو بەڵام پێشتر لە مانجی پا 11 دەستی پێدەکرد لە بەفروباران هەتا مانجی 5 بەفر دەما بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ بەفرەکە لە مانجی یەکۆ دەست پێ دەکات لە مانجی دوو دوای کۆتایی دێتن بەڵام هەتا برەی ساردەزەوەکەی دەگاتە 20 دەرەجە و دستانەکەی تاریکە. Det är en kall och mörk och hård årstid i Sverige och så corona ovanpå det. Så det är klart att det är lite mer kämpigt. Nu har det varit en väldigt vit vinter i år. Så att det har lyst upp lite i alla fall. Men det är ett tufft land, tufft klimat.